سڵاوتان لێبێت من فازڵ هەورامیم بەشی دووی پۆدکاستی زەوی تینوتان پێشکەشەکەم. کاک دکتور، ئێستا عێراق تووشی قەیرانی ئاو بووە. جەنابە وەکو شارەزایەک هۆکاری ئەم قەیرانە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ زۆر سپاس. بەڵێ ئەو پرسیارە زۆر دەپرسێ، بندەمێ بە تەفاسیل بۆت باسکەم سبەبی ئەمە چییە. تەماشە بکەی لە هەفتاکانەوە وەزعی ئیدارەی ئاوی عێراق ساڵ بە ساڵ خراپ دەبوو. بۆ دائیمەن اعتمادی لەسەر حکوومەتی عێراقی دەکرد. چەندی حکوومەتی عێراقی زەعیف بەرامبەر وڵاتی دراوسێ ئەوە بوو کە کەمتر ئاومان بۆ دەهات لە دزلە و فرات. ئێوە دەزانن کە سەرچاوەکەی سەرچاوەی ئاوی عێراق بە دەرەجەی ئەساسی کە اعتیمادی لەسەر دەکات 98% اعتیماد لەسەر دزلە و فرات دەکات کە جزئەکانیان لە تورکیایە و هەندێک جزئی لە ئیرانە، هەندێک جزئیی لە سووریایە. ئەگەر بە واقعیانە تەماشە بکەیت دەبینی عێراق هیچ کاریگەری نەبووە لە هەفتایەکان حکوومەتی عێراق، هیچ کاریگەری نەبووە و هیچ خۆی تەرخان نەکردووە و پلانی استراتیجی نەبووە ئەگەر تەما تا ئێستا بۆ بەرەنگاربوونەوەی ئاو. لەبەرەوە ئەوڕۆ ئێمە دانیشتوین قەیرانمان هەیە، لەبەرەوەی لە هەفتاکانەوە حکوومەتی عێراق درچی ئەو مۆزوعی نەکردووە دوا بە دوای حکوومەتەکانی عێراق. گە تەماشە بکەی پاش هەفتە تا دەگاتە 2003 و لە 2003 تا ئەمڕۆ وەزعی ئاو و بەردانەوەی ئاو لەم وڵاتانە بە دەرەجێکی زۆر گەورە کم بوویتەوە و هەروەها ئەو وڵاتانە گەر بە میسال پێت بڵێم لە 2018 تا ئێستا تورکیا 3 سەدی کردووە لەسەر دیزلە و ئیرانیش 3 سەدی کردووە. ئەمانە هەمویان بارگرانین بۆ ئاوی دیزلە و فرات کە دێنن بۆ عێراق. تەماشە بکەی مقارنەی ئەوەی بکەی ئایا حکوومەتی عێراق چی کردووە؟ نە لە دیبلۆماسی ناجیح بووە، نە لە پلانی درێژخایان بۆ ئەوەی بتوانێ ئەمبارێکی ئاوی باش دروستکە لە عێراق بۆ بەرەنگاربوونەوەی ئەم کاریگەرانەی کە لە وڵاتی جیران دروست دەبێ. ئەمباری ئاو مەبەستە؟ بەڵێ کە ژێرزەوی ئەمباری ئاو ژێرزەویە و سەرزەویش دەبێتە. ئەمباری ئاو هەر سەدەگ ئەمبارە، دەبێ ئەمەوەی بزانین هەر سەدەگ ئەمبارە. ئەسڵەن بەفریش ناوی ئەمبارە، ئەمباری ئاوە، هەوریش ئەمبارەکی ئاوە بە فکرەی زانستی هایدرۆلۆجی. دەماشە دەکەی دەبینی لە 2018 ئەگەر بە مەودایەکی کورت تەماشە بکەی ئایا ئێمە هیچ پرۆژێکی استراتیژی عێراقیمان بینیوە بۆ بەرەنگاربوونەوەی کمبوونەوەی ئاو استراتیجیبی بە 30 ساڵ بە 20 ساڵ دروست بکرێ؟ نایبینی. چیت بینیوە لە ساڵی 70 تا ئێستا؟ ئەمانەی کە هەیتمان بریتین لەو ئەمبارانە سەدی دەربەندی خان، سەدی دۆکان، سەدی مووسڵ. چیتر نابینم. ئەمە کافی نییە. ئێمە بە زانستی هایدرۆلۆژیا لەین کاچمنت ئێریایی، یعنی ئەو ئێریایەی کە دزلە و فرات هەیتی لە وڵاتی تورکیا و لە وڵاتی ئیران لە سووریا ئەگەر کۆی کێوە لە کوردستان یان لە عێراق کە زۆربەی لە کوردستانە ئیمە زیاترە، کاچمنت ئێریای مە زیاترە. ئایا ئەمە چی وەی کردووە کە حکوومەتی عێراق پرۆژێکی استراتیژی گەورەی دروستکە بۆ ئەمبارکردنی ئاو؟ نەیکردووە. و ئێستش ئەگە بیر بکاتەوە بکە تا 15 ساڵیش کە نایەتە کایەوە. ئیدەن لێرەدا دەڵێن حکوومەتی عێراق لە ساڵی 70 دەست پێ دەکا ڕۆژ بە ڕۆژ ئێمە بە درچی ئەوە بووین کە ئاو کم دەبێ و وڵاتانی جیران پلان دادنێن بۆ ئەوەی بە باشترین شێوە ئیدارەی ئەو دوو ڕیڤەرێ بکەن، دزلە و فرات، تاکو بتوانن بە سوورەتێکی زۆر زانستیانە کۆنتڕۆلی ئاو بکەن.
ئەگەر تەماشە بکەی تورکت ئۆزال یەک لە قسەکانی ئەوە بوو کە ئێمە ئاو بە بەرمیلێک نەفت دەفرۆشینەوە بۆ عێراق وەی لێدێ ئێستش تەماشەکەی وەی لێ هاتووە ئێمە لە ئازاری بێپلاندانانی حکوومەتەکانی عێراقین لە ساڵی هەفتاوە تا ئەمڕۆ لەبەر ئەوەی درچی مشکلەی ئاومان بۆ دروست بووە کە ئێستا دەبینی دزلە و فڕات هەر ئەمە جاران با بەڕقم پێ بڵێم 7 ملیار مەتر مکعب ئاومان بۆ دەهات ئێستا 2023 کمتر لە 40 ملیار مەتر مکعب ئاومان بۆ دێ فەردەکی عێراقی 300 مەتر مکعب لە ساڵێک ئاوی بۆ تەرخان کراوە کە ستەندەرتی عالەمی دەڵێ دەبێ فەردێک لە دنیای لە 1000 مەتر مکعب بۆ ساڵێک ئاو کمتردەی بێ ئەمە حالەتێکی زۆر زۆر خەتەرناکە دەبینی ئێمە پلانی دوورمەودا لەو لە عێراق دەستمان پێگە تەماشە بکەی دەستی پێکردووە بە پلانی غەڵەتیش یەک لە پلانە غەڵەتەکانی ئەوەیە تۆ ئاوی لە شەتڵ عەرەب بە دیزایەکی عەکسی گراڤتی بینی خاوێنی کێوە کە خەرجێکی زۆری هەیە خەرجێکی زۆری هەیە زیاترە لە بەرمیلێک نەفت ئەبە کاریگەریی زۆر خراپ بۆ ئابووری عێراق یعنی بۆ کوردستانیش دەکاتن ئەگە تەماشە بکەی لە سەحراکان لە بۆ زراعەت دەستیان پێکردووە ئاو لە ژێر زەوی دەردێنن ئەم ئاوە ئاوی ژێر زەوی نوێبوونەوە نییە ئەمە ئاوێکە لە عەسری جەلیدیەوە دروست بووە ئێمە بۆمان نییە دەستکاری بکەین پێی دەڵێن بە زمانی زانستی هایدرۆلۆژیا ئاوێکی استراتیزی کە نوێ نابێتەوە ئێمە دەبێت دەست لەو ئاوە نەگرین ینی دەری نینین بەڵام دەستیان پێکردووە بە دەرهینانی معنای چییە؟ معنای ئەمانە هەموو بە تو دەڵێ پلانی دوورمەودا لە وڵاتەکە نییە بەڵکو دەیانەوێ عیلات بۆ مشکلەی ئانی ببیننەوە بەڵکو بۆ دوورمەودانیە تۆ دەزانی ئەگەر ئاوێکی زێرزەوی نوێ نەبتەوە ڕۆژێک لە ڕۆژان خلاص دەبی ئەگەر نوێ نەبێتەوە و ئاوی شەتڵ عەرەب تۆ بینی تۆ وە دەکەی کە تو ئەو 5 ملیۆن بەرمیل نەفتەی کە ئەکسپۆر دەکەی دەبێتە نیوە یعنی تۆ لەلایەک مشکلەی ئاو هەل دەکەی لەلایە چیش ناتوانی ڕاتب بۆ هەموو عێراق بدەیت ئەگەر ئەوە بەجێتت ببتە نیوەی ئەو پارەی کە وەردەگری بە بۆنەی فرۆشتنی نەفت ئەمە چت پێت دەڵێتن وەزعی کۆنفلیکت لە بینی خەڵکەکان لە ناو عێراق زۆر زۆر بووە بە بۆنەی ئاو ئەگەر تەماشە بکەی خەڵکەکان لە ساڵی هەفتاوە وەزیفەی خۆیان گۆڕیوە ئەوە وە نەبووە لە ڕۆژێک لە بۆ ڕۆژێکی تر دروست ببێ با من ئەوەت بۆ بە تەفاسیل باسکەم ئەو شەریکە نەفتانەی کە هاتن بۆ عێراق لە ساڵی هەفتاوە خۆ لە کوردستان نەبوون لە وەسەط و لە ناوەند و لە باشووری عێراق بوون ئەمانە هەمویان کاریان کردو ئەو خەڵکانەی کە ئیشیان لە زراعەت دەکرد یان کاریان لە زراعەت دەکرد لە کشت و کاڵ دەکرد هەمویان کارەکەی خۆیان گۆڕی بوون بە سایق شۆفێر بوون بە سکیوریتی بۆ ئەم شەریکە نەفتانە ئەوە حکوومەتی عێراق دەبایە درچی کردبەوە بە واستەی ئەو شەریکەی نەفتانە دامی کشت و کاری کردبان نەک ئەو خەڵکانە کاری خۆیان بگۆڕن بێن کار بکەن لەگەر ئەو شەریکە نەفتانە ئایا بە سکیوریتی ئایا بە عەمەلەکی بەسیط ئەمە وە دەکاتن خەڵکەکە کاری خۆی بگۆڕی تا تۆ تەماشەی کە لە ساڵی هەفتاوە تا ئێستا چەند خەڵک کارەکەی خۆی گۆڕیوە کاری زراعە ناکە ئەمانەش هەموو کاریگەرن لە بۆ گۆڕینی کەشوکاو گۆڕینی کولتوری کەشەوە دەزانی ئێوە دەزانن گەورەترین ئەکسپۆرت لە مەوادی زراعی کە پێی دەڵێن کەرەوز و تەرەتورە و ئەوانە لە ئوردن بووە ئەمە سیگناڵێکی زۆر گەورەیە بۆ من و بۆ تۆ کە عێراق هاوردەی ئەو شتا ئەساسیانەی کە کەرەوز و تەرەتورە و پیاز و ئەو شتانە لە ئوردن دەکا کە ئوردن کە مەشهورە بە بێ ئاوی ئەمانە هەموو کاریگەری ڕاستەوخۆی لەسەر خەڵکەکە هەیە
خەڵکەکە شوێنی خۆی دەگۆڕی کاری خۆی دەگۆڕی و هیچ سیستەمێک و پلانێکی ئاودێری مۆدێرنمان نییە. ئەبانە هەموو کاریگەرن لە بۆ کەمبوونەوەی ئاو و ئاوی ژێرزەوی بە هەڕەمەکی دێتە دەرێ بەبێ ئەوەی هیچ کۆنتترۆلێک و هیچ قانونێکی ئاوی ژێرزەوی لە عێراق هەبی. تۆ دەزانی تا ئێستا قانونی ئاوی ژێرزەوی لە عێراقدانە؟ باشە لێرە پرسیارێک دکتور جەناب ڕاوێژە داوە بە سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی لە بواری ژینگەوە گوێتان لێ ناگرن یا باوەڕیان بەم گۆڕانی کەشوهەوانیە کێشەکە چیە لێرە لەمە تێناگرێت؟ ئەگەر بێ سەرحەقەت بەڕاستی ئەو کۆبوونەوە ئەو کۆبوونەوەی کە کردمان بۆ گۆڕانی کەشوهەوا و ئیدارەکردنی ئاو لە عێراق و پلانی استراتیژی بۆ 2034 هەموو پلانەکان ڕاستن دانراون بەڵام جۆنەگرتن مربوطی وەزئی سیاسیە چونکە تۆ دەبێ قەرار بدەی پارە سەرفکەی لێرەدا هەر پلانێکی دوور بەودا پارەیەکی زۆر زەخمی دەوێ دەبێ ئەوەش بزانی هەر کەسێک لەسەر حکم بێ قەراری پرۆژێکتێکی استراتیژی ئاو بدا خۆی نایبینێ لە 4 ساڵی کە تاو نابی هیچ سوودی سیاسی بۆ نییە. ئەگزاکتلی بەڕاستیەکەی ئەمە کاریگەرێکی زۆر مهمە فاکتۆرێکی زۆر مهمە. ئایا کوێ چ کەسێک ئامادەیە لە بەجەتی خۆی 10 ملیار یان 15 ملیار دلار سەرفکە بۆ پرۆژێکتێک کە دەرئەنجامەکەی پاش 15 ساڵی کە دەردەکەوی. با منیشت بۆ وازحکەم لە هەموو شوێنێک لە دنیاە هەر پرۆژێکتێکی ئاو بۆ ئەوەی عیلاجی کۆمیونیتی بکە خەڵکەکە بکە بە سوورەتێکی تەندروستیانە دەبێ 15 ساڵ لەسەری ڕاوەستی منیمەم تاکو بەرامبەرامەکەی وەگری دەبێ بەجێتێکی زەخم و زەبەلەح بۆ دابین بکەی بەڵام دەرەنجامەکەی پاش منیمەم من باز دەکەم 15 ساڵ دەرکەوێ. ئێمە لەو کادران 7 کادر بووین هەمویان کادری زۆر زانستخواس و مختەز بوون لە ئیدارەکردنی ئاو ژینگە. ئێمە پلانماندانە بەڵام ئەو پلانە قەراری سیاسی دەوێ چونکە پارەکی زۆری دەوێ بۆ ئەوەی حەلی مشکلەی ئاو بکرێت. ئێمە هەمومان قەناعەتمان بەوەی بوو کە حەلی مشکلەی ئاو و لە هەموو عێراق لە کوردستانەوە دەست پێ دەکا. بۆ وەچی باسم کرد کاچمێنت ئێریای دزلە و فرات زۆرینەی لە کوردستانی عێراقا بەهۆی جوغرافیەوە بەدەستی من و تۆ نییە نەک بە ناحیەیەکی سیاسی وەریگرین دەبێ خەڵکی ناوەڕاست و جنوبی عێراق تێبگەن و سیاسەتمەنداران تێبگەن کە حەلی مشکلەی ئاو ئەگەر هەبی بەڕاستی و بە زانستیانە لە کوردستانەوە دەست پێ دەکات. باران و بەفرەکە زۆرتر لێرەیە بەزەبت دەتوانی ئەم بەفر و بارانەی کە جەنابەت باست کرد بە تەریقەکی زانستیانە کۆی کێوە ببێتە مەزدەڕێکی ئاو بە مستەمڕی ئەمە پێی دەڵێن بە مستەمڕی یعنی سوستێنەبڵ لە بۆ نەک بەس کوردستان بەڵکو بۆ ناوەڕاست و جنوبی عێراق خێرێکی مستەمڕە زۆر باشترە لە دەرهێنانی ئاوی ژێرزەوی کە نوێ نابێتەوە هەروەها زۆر باشترە لە خاوێنکردنەوەی ئاوی شەتڵ عەرەب کە پارەکی زۆر و تەسیرێکی زۆر لەسەر حکوومەتی عێراقی و هەموو فەردێکی عێراقی دەکا بەڵام دەرئەنجامەکەی دیارداکەوی بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ بەڵام بۆ 10 ساڵی کە 15 ساڵی کە دەرئەنجامەکەی زۆر مەساوی و خەتەر دەبی ئەگەر ئەمە بەو ڕەوتەی تا ئێستا ڕۆیشتین ئیستمڕاکەین. ئێمە دەبی لایەنی سیاسی بەلاوە بین لایەنی علمی و زانستی دەست پێ بکەین بە دروستکردنی گەورەترین بەنداو لە کوردستان بۆ ئەوەی ببێتە ڕێگە چارەیەک بۆ ئیدارەکردنی ئاو لە کوردستان و لە ناوەڕاست و لە جنوبی عێراق و دەبێتە بەرهەمێک کە بە مستەمڕی ئەو خەڵکە ئەو وەختانەی کە باران نابێری وشکە ساڵیە دەبێتە حەلێک بۆمان تاکۆ ئەمە ئیسفادەی لێ بکەین لەو وەختانەی کە حاجەت بە ئاو زیاد دەبی و کەمبوونەوەی ئاو و ئیسفادە لە هەموو دڵۆپێکی باران و بەفر بکەین. ئەمە سۆرسەکەی
سیاسی نییە بەس لە کوردستانە دەبێ خەڵکەکە تێبگەن و خەڵکی عراقیش تێبگەن ئێمە لەو راپۆرتانە دەم بابەتەزان بە وازحی ئاشکرامان کردووە. فاکتۆری دووەم مهمە ئەویش ئەوەیە ڕێگەیەکی چارەسەری تەندروست بۆ ئاودێری دەبێ ئەوەی بزانی 60% ئاوی عێراق بە هەدەر دەڕوە بە زراعە بە کشتتوکاڵ زۆرترین ئاو کە بە هەدەر دەڕوە و ئیسفادەی لێ ناکرێت بە ڕێگەیەکی ناتەندروستی کشتتوکاڵیە ئاودێری کشتتوکاڵیە. ئێمە دەبێ ئەوەی بزانین سێم فاکتۆر لە هەموو عێراق باز دەکەم ئەو ئاوانەی کە دەستە ناو ماڵەکان هەمویان تعمیری دەوێت لە کوردستانەوە بگرێت تا دەگەیە بەسرا لە زاخۆ تا بەسرا تۆ دەزانی هەر ئاوێک بۆ ماڵی تو دێ بۆچی بەلوعەکەی دەکەیەوە 100 خەسار دەڕوا تا دەگاتە ماڵی تو زۆرە بۆ فەردێک وایە تەماشەی کە ئەگەر تۆ عیلاجێک ببینیەوە دەکات چەند من بە معنای کەلیمە ئەو قسەی عادە دەکەمەوە تۆ ئەو ئاوەی بۆ ماڵی تۆ دێ کە ئیسفادەی لێ دەکەی 100 لە سۆرسەوە تا دەگاتە ماڵی تو خەسارەت بووە ڕۆیە بەهۆی لیکەوە بەهۆی ناتەندروستی پایپلاینەکانەوە بووە کە بە خەسارەت بۆ ڕێکان دەڕەوە. من ئەو قسەشم نەک بۆ کوردستانە من باسی عێراق دەکەم بە کاملی 100 من مجاملەم کردووی ئەگە دەڵێم 160 زۆر باشە. بەڵام لەم چەند ساڵی دواییە چەند هەنگاوێک نراوە بۆ دروستکردنی بەندا و لە هەولێ لە شارەکانی تر ئەی ئەمە چۆن هەڵە سنگین؟ بەڵێ ئەمانە ڕێگە چارەی ئانین یعنی دوورمە و دانین تۆ پۆندەکی دروست دەکەی بۆ ئەوەی بەرەنگاری لافاو ببیەوە بەڵام تۆ دەبی مەودای تەفکیرکردنت دوورخایەن بی. تۆ لە دەورا و پشتی هەولێرێ ئەو پۆندانە دروست کردووە بۆ کۆکردنەوەی ئاو بەڵام دەبی ئەم واقعش بزانی ئەم پاندانە مربوطی یەکتری نینە بە ژێرێکی زانستیانای کە من باوەڕم پێە نییە. دەبێت تۆ پۆندت هەبی ئەم پۆندانە دائیمەن لە حرەکە بن. معنای چییە؟ معنای هەروەکو ئەو مەسلەی کە لە نەمسا عیلاجی ئاو تۆ پۆندێکت هەیە دەبی لە حاجی عومرانەوە دەست پێ بکەی. زانستیانە ئەوەیە لە حاجی عومرانەوە دەست پێ بکەی ئەو پۆندت هەبی ڕەبتی کەی لەگە حاجی عومرانی لەگەر ڕایات لە ڕایات لە بۆ جوندیان لە بۆ بێخاڵ لە بۆ ڕواندز تا دەگەیە هەولێری ئەم پۆندانە کۆنێکشنیان لەگە یەکتری هەبی نەک تۆ لە ئاخیری هەولێرێ پۆندێک دروستکەی هیچ ڕەبتیشی نەوی علمیانە و زانستیانە ئەوەیە تۆ یەکەم پۆند یەکەم کۆکردنەوەی ئاو لە سۆرسەوە دەست پێ دەکا ڕاستی و دروستەکەی لە بۆ هەولێرێ لە حاجی عومرانە لە حاجی عومرانەوەکی دروستت کرد دەتانی ئاوێکی زۆر کۆبکەرەوە و ئەم ئاوە ڕەبتی بکەی بە ئاوی پۆندەچیت کە گەورە عینەن لە ڕایات دوایە لە پیرەسواری خوارو دوایە لە جوندیان ئەمانە هەمویان پێکەوە کۆنێکشنیان لەگە یەکتری هەبی وە دەکاتن ئاوە بۆت دروست بێ بۆت بێ بە واستەی نێچەر بەبێ ئەوەی تۆ پەمپی بکەی بە واستەی گراڤەتی تا دەگاتە شاری هەولێر. من ئەو قسەی بە جەنابت دەڵێم من ئەم تو ئەو ڕۆدانیشتوین لەگە یەکتری من متئەکیدم تا 20 ساڵی تکە هەر دەبێ ئەو چارەیە هەبێ چونکە چارەسەرێکی ترت نییە چارەسەرێکی ترت نییە دەبێ دەست پێ بکەی لە سۆرسی ئاوەوە لەو شوێنەی کە بەفر و باران دەبارێ ئاو کۆکەرەوە و بینی بە ستێپ بای ستێپ تا دەگەیە شارەکان کاریگەری لەسەر ئاوی ژێرزەویژە بێت بەی چۆن ئەمە هەموو کاریگەری من دەتانم بە زانستیانە بۆ شەڕەکەم تۆ ئەگەر ئەم کارت کرد معنای تۆ بە سوورەتەکی پەرەلل لە هەر شوێنێک لەو شوێنانە دەعم و سەپۆرتی ئاوی ژێرزەوی دەکەی ئاوی ژێرزەوی پڕ دەکەیەوە بە سوورەتێکی مستەمر لە زستان و لە هاوین و ئەمانە هەموو دەبێتە خەزانێکی مستەمر بۆ هەموو منتیقەکە دەبێت تۆ خۆش بە نەزەر ئەتیبار وەگری ئەو ئاوەی هەیتت خەڵکردەوە لە حاجی عومران خەڵکی حاجی عومران هەموو ئیسفادە لەو ئاوە دەکەم بۆ زەراعات خەڵک ئەگەڕێتەوە شوێنی خۆی چکە ئاوەکی زۆری لەبەردەستە
دەتوانی بە سوڵەتێکی سیستێماتیک تەوزیعیشی کەی بە هەرەمەکی ناکرێ تەوزیع ئەکەشی بە سوڵەتی سیستەماتیک چونکە تۆ بە سیستەم ئاوەکە دێنی لە شوێنێکی بەرز لە شوێنێکی کە بەفر و باران هەیە بۆ شوێنێکی نزمتر لە شوێنێکی نزمتر بۆ شوێنێکی نزمتر ئەمانەش کاریگەری ئیسفادەی ئابوووریەکی زۆر ئەو خەڵکانەی کە لەوێشن احتیاجیان بە مزەخە نابی تۆ بەس فکرکەوە ئەگەر ئەم کارە بکرێ ئایا تۆ پێویستیت بە مزەخە هەیە بۆ بەرزکردنەوەی ئاو بۆ تانکی ماڵی خۆت ئەکید پێویستیت نییە لەوانەیە پێویستە بە تانکی ماڵ نەبێ ئەگزاکتلی بزەبت ئەو هایە عینەن حالەت عینەن تەجروبە کراوە 500 ساڵی لە وڵاتان هەروەکو باسم کرد لە نەمسا عینەن شت یعنی تەکنەلۆژیایەکی معقەدی تێدا نییە بەڵام بیرکردنەوەکی زانستیانەیە وە پارەشی پێویستە و قەراریشی پێویستە دەبێت تۆ ساحب قەراربی بتوانی قەرار بدەی بۆ حەلکردنی مشکلەی ئاو تا ماوی تا 30 ساڵی تر تا 40 ساڵی تر نەک بۆ مانگێک بۆ 2 مانگ بۆ ساڵێک بۆ 2 ساڵ ئەدەر ئەنجامەکەشی دەبی قەناعەتت بەوەی بی کە تا 30 ساڵیکە یان 15 ساڵیکە دەست ناکەویتە بەردەستن ئەمانە گەلک گرنگن دەبێ کاری لەسەر بکەین ئێستا نقطە چیتکەش هەیە کە مەفروزە حاجەتە لە عێراق و لە کوردستان بکرێ پێی دەڵێن وۆتە تریتمنت پلان یعنی خاوێنکردنەوەی ئاو ڕاستە ئاوی بەکار هاتوو بەڵێ ئەگەر تەماشە بکەیت ئەمە ئاوی بەکار هاتوو بەکارداینەوە بەڵکو ئێمە چی دەکەین ئەو ئاوەی کە لە حاجی عومرانەوە دێتن بۆ ئیفرازی 1 و ئیفرازی 2 ئیفرازی 3 ئەمە ئەو ئاوەی خاوێن دەکەینەوە بە پەم دەیدینەوە هەولێرێ کە عکسی شتەکەی منە کە وتم مندا لە حاجی عومرانەوە ئاو بێ پەمپە بەڵام ئێمە دێتە خوارێ دێتە خوارێ لە خوارە ڕادستەوە ئەوە ئەمە دەتوانین لە مۆزوعێککە بە باشی باسیێم کاریگەری بکەین بزانین تەسیری چۆنە بە کورتی باسی بەکارهێنانی ئاو لە لایەن تاکەوە بکەین بۆ نمونە ئەو داتایانەی کە هەیە لە عێراقا ساڵی پار پێم وابێ بە پێ و داتایە لە بەغا ڕۆژانە تاکێک 600 لیتر ئاو بەکارهێنێ بۆ ئاوین لە هەرێمیش هەرێ لە ڕێک مەجاملەی تێدایە من زەحمەتە بلێم 600 لیتر لە ڕۆژێک بەڵام 370 ئەڤێریجە لە بۆ هەموو عێراق 370 لیتر لە ڕۆژێک زۆرە کە ستەندەرتی عالەمی ئەگە تەماشەی نەمسا و فەڕەنسای بکەی لەگە سویسرای 120 تا 150 یعنی تەماشەکە ئەوەش عیلاقی بە کولتوری خەڵکەکە هەیە بە چۆن مامەلە لەسەر لەگەر ئاو دەکات من لێرەدا دەمەوێ ئاماژە بە شتێک بکەم بەڕاستی دەبێ ئێمە هەموو خەڵکەکانیمە تێبگەن کە ئاو بە پیتە بە پارەیە ئاو بەلاش نییە دەبێ ئەمە ئاگەمان لێبی لە سەرفکردنی ئاو و بە سوورەتەکی زانستیانە و هەوها کەلتوری مامەلەکردن لەگەر ئاو دەبێ فێربین ئەمە مشکیلەکە هەیتمان دەبێ لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکەین چۆن دەستمان پێ کردووە بە تەسەووری من ئەو جەنەڕێشنەی نوێیەی دەبێ کار لەسەر ئەم بابەتە بکە چونکە زۆر زەحمەتە و ئەستەمە یەکێک عمری 50 ساڵە فێریکەی کە بەلوعی ئاو قەپاتکە یانیش وەچی دووش سەری دەشوە 5 دقه لە شاوەرەکە ببینێ نەک 20 دقه چکە هەر ئەنجامەکە یەکە بەڵام منداڵێک لە باخچەی ساوان دەکرێ ئەو ببێتە پۆلیس بۆ ماڵەکە ئاگداری ئەم کارانە بی یعنی ئێمە زۆر باوە لای ئێمە لە غورفەی خۆمان سپلیتەکە بەجێ دەڵین و دەسینە غورفەشی دیکە سپلیتەکە کار دەکات برۆ کارەبای ڕئیسیە بالضبط چونکە ئەوە عێلاقی بە کەلتور هەیە زۆر باش ئەم گفتوگۆکە بەجێهێڵین بۆ بەشی داهاتووی پۆدکاستەکەمان هەرشاد بوو.